کتێبی نوێژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. شش. حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم وەک دوایین پێغەمبەر. منزومەی پێغەمبەریەتی کە بە حەزرەتی ئادەم سەلامی خوای لەسەر بێت دەستی پێکردووە، لەگەڵ حەزرەتی محەممەددا صلی الله عليه وسلم بە کەماڵ گەیشتووە. حەقیقەتەکان لە حەزرەتی ئادەمدا سەلامی خوای لێبێت وەک تۆ وابوون، لە حەزرەتی نوحدا سەلامی خوای لێبێت سەوز بوون و سەریان دەرهێناوە، لە حەزرەتی ئیبراهیمدا سەلامی خوای لێبێت پەلوپۆی هاویشتووە و گوڵی گرتووە، لە حەزرەتی محەممەددا بە تەواوەتی دەستی بە میوەگرتن کردووە، سەوزاییەکان گۆڕاون بۆ چەمەنزار و دنیا بووەتە گوڵستان، چونکە ئەو پێغەمبەرێکی جیهانیە. جیهانیبوونی ئەو لەم ئاەتەدا دەردەکەوێت. وما أرسلناك إلا رحمة للعالمين. هەمووان سوودیان لەم ڕەحمەتە فراوانەی ئەو وەرگرتووە. بە جۆرێک ڕۆژێکیان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە حەزرەتی جوبریل سەلامی خوای لێبێت دەپرسێت: تۆش سوودت لەو ڕەحمەتە فراوانە وەرگرتووە؟ حەزرەتی جبریل دەفەرموێت: بەڵێ، چونکە من پێشتر لە عاقیبەتی خۆم ئەمین نەبووم. کاتێک قورئان سیفەتی ئەمینی بۆ من بەکارهێنا دڵنیا بوومەوە. قورئان دەربارەی ئەو دەفەرموێت: نزل به الروح الأمين. فراوانی ئەم ڕەحمەتەی کە تەنانەت حەزرەتی جبریلیش سەلامی خوای لێبێت کەڵکی لێبینیوە بۆ نیشاندانی گەورەی و فراوانی بازنەی جازیبەی قودسی پێغەمبەریەتیەکەی نمونەیەکی سەروزیادە، کەوایە ئێمەش نابێت هەرگیز ئەوەمان لەبیر بچێت کە ئومەتێکی مەرحومین لە بازنەیەکی ڕەحمەتی هێندە فراواندا کە تەنانەت فریشتەکانیشی گرتووەتەوە. بەڵێ، ئیسلام بە پێغەمبەرمان گەیشتووە بە کەماڵ، مرۆڤایەتی لە سەردەمی ئەودا گەشەی کردووە، لە زیهن و بیری ئادەمیزاددا شۆڕشی مادی و معنەوی ئەنجام داوە، لە پێکاتەی کۆمەڵایەتیدا ئاسەواری ژیانی دەشتەچێتی هەڵگرتووە و هەموو شتێک و هەموو لایەکی ئاوەدان کردوێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆتایی تەمەن و پێغەمبەریەتیەکەیدا لە حەجی ماڵ ئاواییدا دوایین وتەکانی پێشکەش بە مرۆڤایەتی کردووە. بە خوێندنەوەی ئەم ئاەتەش هەواڵی تەواوبوونی دینی ڕاگەیاندووە. اليوم أكملت لكم دينكم. نازڵبوونی ئەم ئاەتە سەبارەت بە ئومەتی محەممەد نیعمەتێکی زۆر گەورەیە. جارێکیان یەهودیەک بە حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێت دەگات و پێی دەڵێت: ئەی عومەر، لە قورئاندا ئاەتێک هەیە ئەگەر بۆ ئێمەی یەهودی دابەزیبایە ئەو ڕۆژەمان دەکرد بە جەژن. حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێت لێی دەپرسێت کام ئاەتەیە؟ کابرا باسی ئەم ئاەتەی پێشوو دەکات. حەزرەتی عومەر بزەی دێت و دەفەرموێت: مسلمانان باش دەزانن ئەو ئاەتە کەی و لەکوێدا بەزیوە، چونکە ئەو ڕۆژە هەم جومعە و هەم عەرەفە بوو. بەمە شێمای بۆ ئەوە کرد خۆی لە خۆیدا ئەو ڕۆژە بۆ ئێمە جەژنە. بەڵێ، ئەو ڕۆژەی ئەم ئاەتەدا بەزی جەژنی ئومەت بوو، بەڵام حوزنێکی گەورەشی تێدا بوو، چونکە هەمان ئاەت هەواڵی وەفاتی سەروەریشمانی دەدا. ئەو سیستەم و دینێکی هێنا بوو، بە فەرمانی خوا ڕایگەیاندبوو و گەیاندبووی، لە دوای تەواوکردنی ئەرکەکەیشی دیسان بە فەرمان بۆ حزوری خوا بانگ کرابووەوە. کاتێک دەڵێین بە حەزرەتی محەممەد هەموو شتێک بە کەماڵ گەیشت، لەوانەیە پرسیاری ئایا لەوانی تردا کەم و کوڕی هەبوو بە خەیاڵدا بێت. جاران پێویست بوو هەموو گەل و هۆزێک پێغەمبەرێکی بۆ بنێردرێت. پێغەمبەرێک لە چین نەیدەتوانی هەمان ئەو کارەی پێغەمبەرێک لە هیندستان ڕابپەڕێنێت. بە هەمان جۆر پێغەمبەرێک کە لە ئەوروپا گەورە بووە نەیدەتوانی شان بخاتە ژێر ئەرچی پێغەمبەریەتیەوە لە ئاسیا.
چونکە هەلومەرجەکانی کۆن زۆر سەخت بوون و ئامرازەکانی گواستنەوەش وەک ئێستا نەبوون. لە ڕاستیدا کاتێک پێغەمبەریشمان دەرکەوت مرۆڤایەتی لە هەمان دۆغدا بوو. گواستنەوەی هەواڵ لە ڕێگەی سوارچاکەکانەوە ئەنجام دەدرا، بەڵام وەک موعجیزەیەکی حەزرەتی موحەممەد صلی الله عەلەیه وسلم ڕێگاکانی گواستنەوەی هەواڵ بۆ ئوممەتەکەی زۆر بوون و دنیا وەک شارێکی لێهاتووە. نێردرانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت لە سەردەمێکدا کە مرۆڤ لە بوارەکانی شارستانیەتی زانست و تەکنەلۆژیادا پێشکەوتووە بووە بە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوە تا هەموو پێغەمبەرانی پێشوو بۆ گەل و هۆزەکانی خۆیان نێراون، بەڵام پێغەمبەرمان بۆ گشت مرۆڤایەتی ڕەوانەکراوە. پێغەمبەرمان دەفەرموێت: كان كل نبي يبعث إلى قومه خاصة وبعثت إلى كل أحمر وأسود. هەموو پێغەمبەرێک بەتەنها بۆ هۆزەکەی نێراوە، بەڵام من بۆ هەموو مرۆڤایەتی ڕەوانەکراوم. بەڵێ، دنیا ئەمڕۆ بە گەشەکردنی ئامرازەکانی گواستنەوە وەک گوندێکی جیهانی لێهاتووە. هەموو دنیا دەتوانێت ڕاستەوخۆ ئاگای لە بچووکترین ڕووداو بێت کە لە کونجێکی ئەم جیهانەدا ڕوودەدات. مرۆڤایەتی ئیدی لە فەزادا دەگەڕێت و ئاگای لە حاڵی ئەستێرە و هەسارەکانە. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت لە فەرمودەیەکی تردا بە نمونەیەکی زۆر جوان دەری دەخات کە ئەو ئەڵقەی کۆتایی زنجیرەی پێغەمبەرایەتیە. نمونەی من و پێغەمبەرانی پێش من وەک ئەمە وایە: کەسێک خانوویەکی زۆر جوانی دروست کردووە، بەڵام لە سوچێکیدا هێندەی خشتێک بۆ شایی ماوەتەوە. خەڵک بە سەرسامیەوە بەناو ماڵەکەدا گەڕاون و وتویانە: ئایا ئەو خشتە دانانرێت؟ من ئەو خشتەم، من دوایین پێغەمبەرم. بەڵێ، ئەو تەواوکاری ئەو مەنزومەیە بوو کە بە حەزرەتی ئادەم سەلامی خوای لەسەر بێت دەستی پێکرد بوو. ئەو نەهاتایە بیستنی ناوی حەزرەتی ئادەم سەلامی خوای لەسەر بێت، ناسینی حەزرەتی موسا و زانینی پێناسەی ڕاستەقینەی حەزرەتی عیسا سەلامی خوایان لەسەر بێت مەحاڵ بوو. مرۆڤایەتی تەنها لە سایەی ئەودا زانیاری ڕاستی لە مەرخەڵکان و ڕووداوەکانی ڕابردوو پێگەیشتووە. هەروەک چۆن ئەو پێغەمبەرێکی جیهانیە، پێغەمبەریەتەکەیشی دەبێت لەلایەن هەموو جیهانەوە قبول بکرێت، چونکە کلیلی هەموو ئەو شتانەی پێویستیان بە تەزدیقە بەدەستی ئەوە. تەنها لە چوارچێوەی ئەو بناغانەدا کە ئەو دایمەزراندون باوەڕهێنان بەخوا، پێغەمبەرانی، کتێبەکانی و ئاخیرەت ممکن دەبێت.